کاریگەری خراپەکانی کەمخەوی لەسەر تەندروستی دل و خوێنبەرەکان. بسم الله الرحمن الرحیم. من دکتۆر جاسم محەممەد ئیبراهیم، پزیشکی پسپۆری نەخۆشیەکانی هەنا و دل لە نەخۆشخانەی میهرەبانی، باسی ئەوەی دەکەین کاریگەری کەمخەوی لەسەر نەخۆشیەکانی دل و خوێنبەرەکان. بە پێش ئەوە بزانین خەوی تەندروست چییە، یاخود ئینسانێک یاخود مرۆڤێکی پێگەیشت و پێویستە چەند کاتژمێر لە شەو ڕۆژێکدا خەوی هەبێت، یاخود لە شەو خەوی هەبێت. مرۆڤێکی پێگەیشت و پێویستە لە نێوان 7 کاتژمێر لە بۆ 8 کاتژمێر شەوانە بنوت. وا چ جۆرە خەوێک بەبێ پچڕان، کەواتە ئەگەر کەسێک 7 کاتژمێریش بنوت بەڵام خاوەکەی پچڕ بوو ناوەنەوە هەستێتەوە و بڕوات و بێتەوە دووبارە بنوتەوە، بە هەمان شێوە ئەو سوودانەی کەوا خەو هەیتی لە دەستدا کەسەکە. بۆیە خەو زۆر گرنگە، وەکو نێبوونەوەیەکە لە بۆ لەشی ئادەمیزاد، وەکو نێبوونەوەیەکە لە بۆ خانەکان وزەی پێدەبەخشێتەوە، دووبارە کەسەکە بە گروتینێکی زۆر باشەوە بەیانی هەردەسێتەوە و دەچێت بۆ دەوام. بەڵام ئەگەر هاتوو کەسەکە خەوی باش نەبوو، یان لە 6 سعات کەمتر خەوی لێکەوتبوو بە شەو، یاخود خەوەکەی پچڕ بوو، ئەوە مەترسیەکانی چییە لەسەر دل و خوێنبەرەکان؟ یەکەم مەترسی ئەوەیە کەسەکەی تووشی ڕقبوونی شریانەکان دەکات. ڕقبوونی شریانەکان ئەویش لەبەر چییە؟ لەبەر ئەوەی کاتێک مرۆڤ خەوی لێ دەکەوێت 100 لە بۆ 120 پاڵەپستوی خوێنی کەم دەبێتەوە، پاڵەپستوی خوێنی کەم دەبێت، کەواتە زەختی کەم دەبێتەوە. بەڵام کاتێک کەسەکە بەخەبەرە یاخود خەوەکەی پچڕ ئەو سوودە لە دەستدات، پاڵەپستوی خوێنی بە بەردەوامی بەبەرزی دەمێنێتەوە، کە بەبەرزی مایەوە پاڵەپستویکی زۆر دروست دەکات لەسەر خوێنبەرەکان، وا دەکات خوێنبەرەکان ڕقبوون دروست ببێ ناو خوێنبەرەکان و پێی دەڵێن تەسەڵب شەڕاین. کە تەسەڵب شەڕاین یاخود ڕقبوونی خوێنبەرەکان ڕوویدا، ئەو دەچ دەبی ماسوولکەکانی دل لاواز دەبن و هەروەها ئەگەری جیرانی خوێنبەرەکانی دل زیاتر دەبێت و ئەگەری نۆبەی دل زیاتر دەبێت، جەڵتەی دل زیاتر دەبێت لەو کەسانێکەوە خەویان لە 6 سعات کەمترە یاخود خەویان پچڕە. بە هەمان شێوە ئەوانەی کەوا خەویان لە 6 سعات کەمترە یاخود خەویان پچڕ زیاتر ئەگەری توشبوون بە جەڵتەی دڵیان هەیە و هەروەها زیاتر ئەگەری توشبوون بە جەڵتەی مێشکیان هەیە و زیاتر ئەگەری توشبوون بە قەڵەویان هەیە و هەروەها بە نەخۆشی شەکرا. کەواتە کەمخەوی کاریگەری زۆر نێگەتیڤی دەبێت لەسەر دڵ و خوێنبەرەکان، وەکو باسمان کرد. ئایا جیاوازی هەیە لە نێوان خەوی ڕۆژ و خەوی شەو؟ بەتەکید زۆر جیاوازی هەیە، وەکو خۆی گەورە لە قورئانیش دەفەرمێ وجعلنا الليل لباسا وجعلنا النهار معاشا. ڕۆژ کاتی ئیشکردن و ڕزق پەیداکردنە و شەویش کاتی نووستن و ئیستراحەتکردنە. 1 سعات خەوی شەو زۆر گرنگتر لەوەی ئەتو 3 سعات 4 سعات لە ڕۆژ بنۆی. کەواتە ئێستا بەداخەوە زۆربەی خەڵک خەوەکەیان پێچەوانە کردووە، بە ڕۆژ دەنوو بە شەو بەخەبەرە. ئەوە زۆر خەتەرە، زۆر مەترسی دەخاتە سەر دڵ و خوێنبەرەکان و ئەگەری بەرزبوونی فشاری خوێن، ئەگەری جەڵتەی دڵ زۆر زیاترە. و ئەوەش دەتوانم بڵێم هۆکارێکە لە دروستبوونی جەڵتەی دڵ یاخود نۆبەی دڵ لە نێو گەنجەکان، کە بەداخەوە ئێستا زۆربەی گەنجەکان بە شەو دانیشتونە، خەویان زۆر کەمە بەڵام بە ڕۆژ دەنوێن. ئەوە بێبەشیان دەکات لەو سوودە تەندروستیانی کەوا خەو هەیەی. کەواتە تکایە خەوی شەو زۆر گرنگترە لە خەوی ڕۆژ، بە هیوای تەندروستێکی باش بۆ هەموو لای. میهرەبانی، دڵسۆزی و لێزانی.